باس لە ڕاهێنانی خوێندکارە لە سەر ڕۆبۆت و ژیری دەستکرد کازانی ئێستا لە جیهانە ژیری دەستکرد ساڵ بە ساڵ بەرەو پێشەوە ئەڕوا بەڵام ئایا لای خۆمان لە هەرێمی کوردستانە و لە نێو زانکۆ و ناوەندە ئەکادمیەکانە تا چەند گرنگی بەم بابەتە درراوە چونکە ژیری دەستکرد لە هەموو بوارە جیاوازەکانی ژیانە هاوکاری مرۆڤایەتی ئەکات و ئەتوانێت کاراسانی بۆ بکات و لە زۆربەی بواری شالەوانەیە زۆر کات کارەکانی زیاتر گرنگی پێ بدرێت و بخرێتە ڕوو بۆی زیاتر لە سەرم بابەتە گفتوگۆکەی میوانداری زۆر بەڕێز مامۆستا ڕێوەرە عەلیخانمان کردووە کە ماستەر لە ڕۆبۆتیک و میکاتیرۆنیک دەکەین کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە زۆر بەخێربی مامۆستا سپاس بۆ ئامادەبوون ساڵ ڕزمای بۆ هەر هەموو لای من ڕووبار عەلیخانی مهندسی بەشی ڕۆبۆتیک و میکاترۆنیک لە زانکۆی تربیەت مەدرسەی تارانە لەوێ بووم قوربانت بێم زۆر بەخێربی سەرچاو باسێکیەوەمان بۆ بکەی ئێستا لە زانکۆی سلەیمانی کە لەگەڵ خوێندکارەکانە خەریکی کاری ڕۆبۆتن و کارکردن لەسەر وردەکاریەکانی بە شێوەیەکی گشتگیر ئایا ژیری دەستکرد لە لای ئێمە بەرەو پێشەوە ئەڕوات و توانین گرنگی پێ بکەین قەتەن لە پێش هەموو شتێکەوە بڵێم کە بۆ چەند مانگی داهاتوو کە لە زانکۆی سلێمانی ئۆستارتمان لێداوە و دەرسم وەرگرتووە و دووسێ ماڵیان دەشڕا بە کلاسەکانم بە ئومیدی خوا و بەحسی ئەسڵی کە وجودی هەیە سەبارەت بە زیرەکی دەستکرد و ڕۆبۆتیک دوایستێکی جیاوازن وەلێ هەمیشە لەگەڵ یەکا هەن و لەگەڵ یەکا بەرەو پێشە چۆن شتێکی کە بووە لە ساڵی 1950 میلادیەوە شڕۆ بووە و ئەوەندە ڕشتی پیا کردووە کە ناوزندگیمانە هەیە و ئێمە ناتانین گرنگی بۆ قەزیە نەدەین بەڵێ زۆر باشە کاتە مامۆستا بە شێوازێکی گشتی بە باز لە خودی ژیری دەستکرد بکەین با بزانین ژیری دەستکرد چییە چۆن کار ئاسانی کردو بۆ ژیانی مرۆڤایەتی بەڵێ ژیری دەستکرد خۆی تێکەڵ بووە لە سری لە ئەلگوریتمە دێتالێک کە ئێمە بە عنوانی یەکدانە پرۆگرام کە ئێمە کاتی بەرنامەکەی دەچینینەوەمانە تین ئامانجە دەین بۆ شتێک کە مەسەڵەن ئێمە گەرەک پلەنمان هەیە کارێک ئەنجام بدەین کارێک جێبەجێ بکەین کامەڵ تەوەجێ پێکەین و بەرەو پێشەوە ئێوەی نەوکارە بەرفەرزم مستاڵێکتان بۆ لێبەم ئەوەیە کە ئێمە پلەنمان هەیە یەک دانە دەستگا دروستکەین باشە ئەو دەستگا هۆشێکی پێ بدەین هەر وەکو ئینسان ئەو کارە ئەنجام با بۆمان وەکو چی وەکو دەستگای کە ناو سەنعا هەیە قەتایک جێبەجێەکە یا قەتایک مونتاژەکە یەک دانە بۆردە ئێلکترۆنیکی کە تێکەڵ بووە لە هەزار دانە پارچەی ڕێزڕێزە ئێلکترۆنیکی تێت ئەو دەستگا کە ئێمە دامانە پێوە هۆش و باوەڕێکمان کە پێداوەتێ هەر هەموو ئەو پارچانە هەڵەواسێت و لەسەر جێی خۆیان دایدەنێ ئەمانە شتێک بووە کە لە سەبارەتی ماشین لێرنینگە لەسەری کارکراوە و ئاموزش درراوە ئەو دەستگا ئاموزشرا کە ئەو کارە بکە ئەو ئاموزشدایانەوە ئەو بەرنامە کە ئێمە بۆمان چنیە ئەکاتە ئەو هۆشی دەستکردە کە بۆ دەستگا دامانە باشە ئەو نمونانەی کە ئێوە دروستی ئەکەن ئێستا بۆ نمونە هەندێک لەو نمونانە لەسەر مێزەکەی ئێمە ئامادەیە ئەم نمونانە دواترە بێتە پرۆژەیە کە بتوانین ئێمە سوودی لێ ببینین لە بوارە جیاوازەکانی ژیانە بەڵێ ئێمە سەبارەت بە ڕۆبۆتیک بیشتر کارمان کردووە و لە کۆمپانیاکەی خۆمانەکە هەمانە لە تۆلیدی ئەنوای ڕۆبۆتە لە شڕۆمان کردووە تا 20 مدل فقط ڕۆبۆتچین 20 مدل لە ئاموزشی لە پلی یەک و هەمانە تا پلی 12 دە مدلیشی پەژوهێشیمان هەیە بۆ تەلەبعالی زانکۆ کە لە ئاستی ساختە هەیە ئەو ڕۆبۆتانە ئەم ڕۆبۆتانە تەسیرەکاتین چییە؟ ئەوەی کە ئێمە لە کۆمەڵگا ناتوانین گرنگی نەدەین بە قەزیە ڕۆبۆتیک بۆسە جزء لە ژیانی ئێمە و لە داهاتووی کە لە 10 ساڵ پێشەوە شڕبووە لە 10 ساڵ ئایندەشەوە هەر هەمانە شتێکێکە کامڵ تێکەڵ بۆ تەک زندگیمانە ئێمە بۆ نموناگەر ماشا بکەین لە هەر ناو خانووەکەی خۆمانەکە یەک دانە جاڕووی ڕۆبۆت کە ئەکڕین خانووەکەمان کامڵ بۆ تەمیزەکە بە ئەو سنسۆر و ماژولانەکە لەسەر خۆی تەشخیص دەدا کە چه اتفاقی کەوتوێ ناو ماڵەکە چه شقاڵەکەی ناو ماڵەکە بێ بچێت جەمی کاتەوە یا لە سەبارەت بە علمی پزیشکیەوە هەیە کە مەسەڵەن تێ ئاسانکاریەکە بۆ پزیشکی بتانێ بە سۆرتە دقیق و حرفەی ئەو کاریە ئەنجام بەوە جەراحی بکە جاروا هەست ئێمە پزیشکێکمان هەیە لە وڵاتێکە بەس بیمارەکەمان لە وڵاتی ترە وەلکان ئێمە تاین لە ڕێگەی دوور و هەر بۆ ڕووباتە بین ئەو کارە بکەین ئەو ڕۆبۆتە چی زیرەکی کردووە زۆر باشی کردو بۆ ژیانی مرۆڤ قەتعاً
ئەو دەستگیری زیرەکە هاتووە لەسەر ئەو ڕۆبۆتە پیادە بووە کەپتانی لە ڕێگەی دوێک ئەو کارە ئەنجامدا. باشە کەواتە بە شێوازێکی گشتی باست لەوە کردت ڕۆبۆت هەیە قۆناغەکانی فێرکردنی ڕۆبۆتیک لە قۆناغی یەکەوە هەتاوەکو 12 ئامادەی هەیە. بۆ نمونە ئەوەی کە گرنگ بێت خوێندکارێکی قۆناغی یەک زانیاری هەبێت لەسەر ڕۆبۆتیک و فێربوونی ڕۆبۆتیک چییە؟ بۆ نمونە سەرەتا ئێوە چی پێ ئاشناکەن بۆی کە ئەو خوێندکارە وردە فێری بێت. دروستە. ئێمە گەر منداڵێک وەکو باخچەی سێری بکەین ئەو باخچە وەکو پەرچینێکێکە باوکو دایک بە دۆریا دایبنێ و مراقبەت کا لەو باخچەیە هەر ڕۆژ گوڵێکی تیا بنێنەوە باخچەیە ئەو منداڵە وەکو باخچەیە کە ئێمە هەر ڕۆژ توانایک دانین بۆ منداڵە ئەو گوڵانە ئەو توانایە و مەهارەتە لە کە ئێمە بۆ منداڵە یادێن ئەوێ خزمەتی بکەیت ئەوێ ئاویاری بکەیت ئەوێ هۆشە پێ بێت کە ئەو باخچەتە بە جوانی بێتە سەرێ ئەم ڕۆبۆتیشە هەر بۆ سوورەتەیە خۆی ئەتانێت لە زیرەکی دەستکردەکە مەسەڵەن زەڕە بسوێتە وانە بۆ منداڵە ئامادەی ئەوەی پیاکە کە لە داهاتوە بزانانی چیە زیرەکی دەستکرد خۆدە ڕۆبۆتیکەکە ئەتانین ئەوەی کە مشکی خاتە جوڵە کەپتانێ خۆی ئەو چوانە و زەهن و باوەڕی خۆیان هەیە دروست بکات و کەم کە ئەچینە پێشەوە فێرێک زوانەلێک لە بەنامەسازیە بێت کەپتانێ مەسڵان خۆی شتێک کۆنتترۆلکە کە هەر هەموو ئەمانە تاین لەبانە کۆنتترۆلە ڕفتارەکانە ئەو مناڵ تەسی دابنێ و ئەوەی تانە کە مەسەڵەن هەر لێسە زەهنی ئامادە بکە کە بۆ داهاتوو ئامادە بێتەوە لەگەڵ ڕۆباتانە ڕێکەفێت. باشە گرنگی ئەمە لە چیا بوو لە سەرکۆ گرنگی فێرکردنی ڕۆبۆتێک بۆ خوێندکارێکی قۆناغی یەک چ گرنگیەکی هەیە چ سوودێک بە مێشک و هزری ئەو خوێندکارە ئابەخشێ ئەگەر فێر بێت چی ئەگەر فێر نەبێت چیە؟ دروستە ئەگەر فێر بێت ئەو منداڵە کە وەختێکانێ تەک ئەو پارچالە کە دەرگیر بوو ئەمانە بەڵوانە یەکدانێ ئەوڵ یاری سێریەکە ئەنج تێت دوایەوەی کە پێش و بەرەبەرەوە ئەتانە بەوانوانە یەکدانە پرۆگرام فێریکەبی ئەتوانێت بانوانە یەکدانە سازێک کە تێ هەڵی واسێ چۆن منداڵ هەمانە ئێمە لە باوەڕیە شتێکە هەیە لە ڕۆیاکان یا شتێک هەیە ئێمە ناتوانین مەسڵەن ئەو شتەکە ئەو بیری لێکاتەوە جاروا ببینین ولی ئەو منداڵە خۆیتانێ ئەو پارچانەکە ئێمە ئەنینە بەردەستی خۆیتانێ شتە دروستکە کە ناو مشک و باوەڕی خۆیایە ئێمە ئەبێ ڕۆبۆتیک بە سوێتی ئاست ئەسڵیەکەی بناسیێنین بە وڵات ئەوەی کەم بە خۆی بە چوار پارچەی ئەسڵی تشکیل بۆ خۆ لە ڕۆبۆتیکەکە چوار ئاستی جیاوازی هەیە ئاستێکی لە سەبارەت بە دیزاینکردنەوە هەیە کە ئەو منداڵە هەر لێسۆ ئامادەی ئەو پیاکە کە بە سافۆرە لە ئەو بەرنامالێکە لە بواری بەنامەستین دیزاینکردنەوە هەست فێر بێت کە لە داهاتوشە لە زانکۆ لە ئێستاداکە یاوەی کە هەر لێ سۆفێری پرۆگرامی گەوێت بەنامەسازیە بێت سی بەنامالە کودنوویسی فێرەوێت لە مبتدیەکان و کە ئسکرێت تاتێتە بان ئاردۆینۆز فێرەوێ پایتۆن فێرەوێ ئەمانە کەم بەکەم خەریکە فێرەوەی ئاشناوی لەگەڵ یاڕیە کەفێ کە بۆ ئایندەی لە زانکۆ بتان لێ ئێستادە بکە یا ئەوەی کە ئێمە ئالان ئەمانەکە ئشارە پێکەنم ئامانجلە ئەوەیە کە ئمە وەختە تەلەبێک لە زانکۆ ئاموزش دەن بە سبارەت بە ئیشی ڕۆبۆتیک ئەو تەلەباتانە بێ بانوانە یەکدانە کاری پێشەیی بێ لە حوزەیە ئاموزش ئەو ڕۆبۆتیکە کار بکە اینجا ئەم منداڵە ئەم پارچالە کە فێرەوێ سۆزیت لە زانکۆ کە وەختێکانێت تێت لە مەکتەبەکی کە تەواوەکە ڕواتە زانکۆتانێ بێ ئەو ڕشتالە کە خۆی پێ علاقەمەندە لە بەشی کارەبا هەیە لە بەشی ئەندازیاریە هەیە لە بەشی هەندسا هەیە ئەو بتانە ڕاحەتر ئەو ڕشتە علاقەی خۆی پیاکات ینی تازە بەر شتەکە ناکرێت بەرەبەر ئەمە بە زمانی تەمەنی خۆی لەگەڵی ڕاهاتووە کاراسانی بووە کات کە زۆر کات کارکردن لەسەر ژیری دەستکرد بە کتوب پڕفێری نابیت ئەبێ بە چەند قۆناقێکی چاواز تێپەڕی بۆی کە بتوانی کاری لەسەر بکەیت مامۆسالەوەی کە ئێستا لە ستۆدیۆ کۆمەڵە نمونەمان لە بەردەمایە ئەموو نمونانە هەندێکیان دروستکراون و هەندێکیشیان جارە دروست نەکراون لەگەڵ ئەوەی کە لەگەڵ خوێنکارەکان تا کار لەسەر ئەم بابەتە ئەەکەی ئەمانە چی بۆ ئایندە سوود ئەگەیەنێتە ناو کۆمەڵگاوە بۆ نمونە ئۆتۆمبیلێکت لێرە دروست کردووە تایبەتمەندیەکە زیاد کردووە لە بینین لە تایبەتمەندیەکە سوودی بۆ مرۆڤاتی هەیە ئەمە دواتر چۆنە چێتە بواری جێبەجێکردنەوە ئاستەسلەکە ئەوەیە کە ئێمالەن لە پەیمانگای کە شڕۆمان کردووە ناو سلێمانیە لە پەیمانگای فێربوونە شڕۆمان کردووە بە ئامۆژی ڕۆبۆتیکەکە هەر لە تەمەنی ڕۆزەوە ئێمە هەمانە هەر هەموو ئەم ڕۆبۆتانە کە هەمانە بە سوێتە هەڵنەوەسترا هەمانە بە سوێتە هەڵواسترا هەمانە باشە ئەنجا لە ئاموزشدانەکان یا چه گرنگێکی مەسەڵەن چه ئەهمیێتێکی بۆ کۆمەلگا هەبێت یەکێکەوەی کە کۆمەلگا بە سمت
کۆمەڵگای تەکنۆلۆژی حرەکەتەکە کۆمەڵگای بە سوورەتێ ڕۆشنبیری حرەکەتەکە کە ئەبێ ئێمە قبوڵیکەین ئەبێ قبوڵیکەین کە ڕۆبۆتیک ناو ژیانمانە تەسیری هەست ئەبێ ئێمە ئامادەی ئەومانە بێت کە بتانین لەگەڵ تەکنۆلۆژیە پێش بچین بەرەو پێشین ئەبێ ئێمە مەسەڵەن نیازمەندیەکانمان کەمەکەین ئالا مەسەڵەن تەلەبێک تێ هەلێ سۆش ڕواکە بۆ نمونە تێت لە پۆلی 10 پۆلی 12 نمونە بچکێت یەکدانە گۆخانەی هوشمەند دروستەکە یەکدانە ماڵی هوشمەند دروستەکە ئەمە خۆی لە داهاتواتانێت داهێنەری شغڵێک بێت کە ئەو منداڵە خۆی بتانە لێ سادە بکە بۆ خۆی شغڵێکیش بە کۆمەڵگا ئیزافە بکە یا مەسەڵەن بێت لە بواری کشت و کاڵە کارکە تێ لە بان گۆخانە لە هوشمەند دەکەشتەمان کە بێت لە بان گۆخانە لە هیدروپۆنیکەوە کارکە لە بان گۆخانە لە قارچەوە هەر هەموو ئەمانە ئەتانێت داهێنەری بێت بۆ شغڵێک کە بۆ منداڵە هەیە لە داهاتووە نیازمەندیەکانی جامامان کەمە کاتەوە کە مەسەڵەن بیستو بەجەوەی کە واردکەین خۆمان تاین تۆلیدکەین باشە تایبەتمەندیەکێک لەم ڕۆبۆتانەی کە هێناوتەتە نێو ئەم پرۆگرامەوەی کێکیمان بۆ باسکە با بزانین بۆ نمونە ئەو ڕۆبۆتانە ئەگەر خۆت بزانی هەر کامێکیان بێ پێمان بڵێ بزانین ئەوانە چی ئەکات چۆن پرۆگرامین کراوە چیت کردووەتێت ئەمڕۆ لە ڕێگای ئەم ڕۆبۆتۆ چ سوودێک وەرگری دروستە گەر هەستی من بەڕاستی ویسم تایبەتمەندی ئەمە لانە بۆمان باسکەم ئۆتۆمبیلە مامۆستاجان بێتە ئێرەوە عەفو ئەیهێنینە لای خۆمان ئەم ئۆتۆمبیلەمان بۆ باسکەیت ئەم ئۆتۆمۆبیلە یەکی لە ڕۆبۆتانەیەشە بۆ تەمەنی پولی تۆس پشتی ئەو لاوە سوپاس دەکەین دەست خۆش ئەم ئۆتۆمۆبیلە بۆ ئێمە بۆ پولی یەک و تەمەنی ڕۆزدە هەمانە کە لەو ئامۆژەکەمان لێ ئێستاداکەن پارچالێکە کە ئەوەڵین شتێک ئەوەڵین وەسیلەیەکە مناڵ زۆر حەزی پێ لێیە یەک دانە ماشینە ئێمە هاتین ئەو ڕۆبۆتمانە وەکو ماشین پێکردووە باشە ئەم ئۆتۆمۆبیلە تێکەڵ بۆ لە سری لە پارچالێکە بۆ تشکیل بوونی هەر هەموو ئاستالە هەر هەموو شاسی و پاشار و موتۆران و گیربۆکسەکانی و لاستیک و هەر هەموو شتێکی بە سوورەتی نەبەسراو هەیە باشە ئەنجا منداڵەت تێ فکری لێ کاتەوە کە بزانێت ئەو پارچانە چۆن هەڵواسە بەیەکەوە ئەنجا منداڵەت تێ بزانێت ضرورەتی مەسەڵەن ئاو پارچە چییە لێرە ضرورەتی ئەو پارچە چییە لێرە دوای کە ئامۆژش دراپێ تێ فێرەوە بێت کە خۆی بتانێ بەدەستی خۆی شتێ دروستکە ئەو شتێکە خۆی بەدەست خۆی دروستەکە خەڵقیەکە زۆر بووی بە لەزەت و لەزەتی زۆرترە بووی شۆقی پێدا قەت لەبیری ناچێتەوە بۆ یەکە شتێک بووە کە بەدەستی خۆی دروستی کردووە ئەمە توانیشی پێ بکەین ئێستا ڕۆڵە کێشە نییە ئەمە نمونەی لە ڕوتە سادەکانە کە هێناومانەیمە گوتم تقریبا ئێمە سێ مۆدل یا چوار مۆدل بەس ڕۆبۆتمان ئێمە کە مناڵ بینم شتانەمان نەبوو ئەمە دەستە کۆنتڕۆڵەکەیە کە ڕۆشنمان کرد ئەم دوودانێک کە لێدەی بەیەک و ئێگی بەرەوە خەب حرەکەتەکە ئەمە بەرەو جڵۆ حرەکەتەکە ئەو بۆ پێشەوەیە ئەرێ دوانەکەی بەیەک و بەرەو پێشە ڕوا ئەگەر مەسەڵەن چەپ و ڕاست شاری بێ لەبان شەفتێکەوە چرخێت ئەمەیان بۆ چییە؟ ئەو بۆ مۆتۆری سێومە بەس ئێمە لەم ڕۆبۆتە دوو موتۆرمان هەیە لە ڕۆبۆتی ترا کە هەمانە مەسەڵەن ئالام ڕۆبۆتە واتە توانیت سێ مۆتۆری لەسەر سێ مۆتۆری لەسەردا بنین کارە لە جیاواز ئەنجام بە خۆشەوە نیە سەرکۆ زۆر وەڵا سەرکۆوازای یاری ساری کۆنتڕۆڵە تایتر لە کاتی ئەم شتان نەبوو بەس ئەمە هەرمان مسالەبری ئەوەی کە مناڵێک بچێت لە دوکانێک سارێکی کۆنتترۆل بکرێت مناڵەکە خۆی بەدەستی خۆی بەدەستی خۆی دروستەکە من ئەسڵترین داستانێک وجودی ئەس لەم قەزیا بووم ئەوەیە کە ئەگەر من منداڵێ بێرم چوار دانە نمونە ڕۆبۆتی پێبم ڕۆبۆتی ئامادە دابنم بۆی ئەو منداڵە تابەت هەر ئەو ڕۆبۆتای بینە هەر بەوە کایاکە ولی ئەگەر بم بە سوورەتێک شتێک بێت کە ئاموزشی لەگەڵا بێت حتممە ئاموزشی لەگەڵا بێت ئاستەکان ڕۆبۆتیک جواب باتەوە مەسەڵەن ئاستەکانی کەوتمان یەکی بەنامەسازی یەکی دیزاینکردنە هەر هەمومانەکە جواباتەوە ئەو تێوە ڕۆبۆتە وەختە دروستیەکات ئەو شتێکە لە دڵی خۆیان هەست وەقت لەبیری ناچێت باشە ئێوە بۆ یەکەم جار مناڵ فێری ئەوواکەن لە خۆناغەکانی خوێندنە فێری ئەم دروستکردنی ئەم ڕۆبۆتیکانیانەکەن یاخود گرنگی بە ژیری دەستکردی ژیان مامۆستا ئێمە علاوە بەرەوەی کە ڕۆبۆتمان هەیە ئاستێک لە دەرسەکانمان بە زیرەکی دەستکردە ئەوەی کە ئەهەمیەتی زیرەکی دەستکرد چییە بۆ منداڵە کە ناو ژیانیا چه تەسیرێدانێ واتە بەس بۆیان باسەکەن هەر هەمووی بە سوێتی وانالێکی بچوک بۆیان باسەکەین و ئەنجا لەگەڵ ڕۆبۆتیکەکە پێش مامۆستا لەگەڵ ئەوەی کازانین ئەمانە زۆر گرنگی هەیە هەکەم
بۆی کە مناڵ خۆی فێری شتەکە بێت دووەمیشەوەیە کە فێری بێت ژیری دەستکرد چییە پرسیاری لا دروستە بێت بەڵام ئەی پارچەکانی یعنی سامونەکە کۆمەڵە پارچە و هێناوە کە خەریتەیە کۆمەڵێک لە وایر و کەرستانی کە بەکاری هێنی ئەمانە لای خۆمان بەردەستە یاخود چۆن ئەمانە خێتە بەردەمی سبات بە پارچەکان ئێمە سری پارچەمان هەیە کە بە سوورەتی کیتە هەیە و لە وڵاتی مەسڵان لە چینەوەتی باشە سری پارچەمان هەیە کە تەراحی خۆمانە دیزاین خۆمانە هەر هەموو کارێکی ئەگەیتە سەر ئەوەی کە مەسڵایمە گەرێکمان بین ناو بازاڕات تەهیەکەین ناو سلێمانیا هەر هەمانە باشە سری لە پارچە ئەلکترۆنیکەکانمان هەیە کە ناو سلێمانیا تەیەکرێ ولی ئەسڵیترین داستانێک کە وجودی هەست ئێمە فتانی خۆمان بوو کۆمەلگا شغڵی ایجادکەن کاری ایجادکەن ئاستی خوێنکارانی خۆمان باسی مناڵمان ئاستی خوێنکارانی زانکۆی خۆمان گەشتونەتە سەر ئەوەی کە بۆ نمونە پارچەیەکی ئاوا کە ئێمە فێڵین خەریتەیەکەوە بۆ کارێک بەکارێن بتوانێت ئەمە خۆی دروستی کا لە ناو خۆیان پێویستمان بە دەرەوە نەبێت قەتعا ئەمە تابگەیە بۆ حەدا و ئەسڵیترین داستان ئێمەش ئەوەیە کە ئێمە بەجێوەی کە وارد کننده بین هەر ئەو شغڵە بیرین داهێنێ بیرین بۆ تەلەبەکانی خۆمان کە دوایەوە کە زانکۆیان تەواو کرد خۆیانتانەوە ئیش جێبێت زۆر باشە دەست خۆش سپاس بۆ زانیاریەکانمان دوومان کردی دەست خۆش لە خزمەتتانە زۆر سپاس